سڵاوتان لەوێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ تەوەرەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیا تیڤی دەتوانن ڕاو تێبینی سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ یەکەم تێبینیمان نونە ناهۆ دەڵێت هێشتا تونێلێکمان سوتاوە و کەسیش نەچووە بەلایەوە و خەڵکیش هاتوچۆی تێدا دەکەن نابۆ گەندەڵی پێیجەکە بەو ناوە دەڵێت داواکارین پزیشکەکان بدرێن بە دادگا لە بەرامبەر نەکردنی دەوام و گوێنەدان بە نەخۆشەکان. هەروەها هۆزان نفەخشی دەڵێت دەمەوێت کوردستان یەک دەست بن و پشتی یەک بگرن هەر سەرکەوتن بن. هەروەها بێخاڵ محەممەد دەڵێت هیوادارم بەرنمەیەک لەسەر ئەو هەڵانەی کە لە دەفتەری پۆلی نۆ دوانزە کراوە دەبێت قوتابی باجی هەڵەکان بدات. بەڵێ بەرەزان دەتوانن لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن. هەروەها بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیا تیڤی دەتوانن ڕاو تێبینی سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ کارزان لە هەولێر یەکەم پەیوەندیمانە فەرموو کا کارزان. زۆر سپاس کا کارزان فەرموو. ئەحواڵت چۆنە برای بەڕێز؟ زۆر سپاس دەکەم. بەڵێ دەستی ماندی بوونتان دەخشم. سپاس دەکەین. بەڵێ دەستۆشی لێکێکی کارمەنداتان دەکەم. سپاس بە ناوی هەموویانەوە. بەڵێ من دوو تێبینیم هەیە. یەکیشیان تێبینی ئەوم هەیە حکوومەتی هەرێمی کوردستان وابزانانی شتێک بۆ ملەتی کورد ناکا. هیوادارم ملەتی کورد خۆی باجەکەی بداتەوە. ئەوان هەر داوایان نەکرد ئەمان یەکتری بگرنەوە کە ئەمان یەکتریان گرتەوەی چەند بۆ ملەتی کورد نەکرد. بەڵێ پرسیارە جۆمیشم لەسەر کەمەندامانە. هیوادارم کەمەندامان بێنە سەرجادە و بەربارانیان کەن. کاتێ شاد ماڵاو. زۆر سپاس بۆ کاکارزان لە هەولێر. بەڵێ هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. کاکەشوانە کاتێ باش. زۆر سپاس کاک هێمن هەموو کاتێکت باش فەرموو. زۆر سپاس. وەڵای منە مەوێت لەسەر چەند خاڵەیە قسە بکەم ئەگەر مەجالم بێ مەمنونم. یەکەمیان بەنسبەت ئەو گۆڕە بە کۆمەڵی کە لە ناوچەی دێگەڵە دۆزرایەوە بەداخەوە ئەویش کارەساتێکی شەڕی ناوخۆی نەگریسی یەکێتی و پارتیە. بەڕاستی من ئەوە بەڕاستی نیگەرانێکی زۆری لای هەمومان دروست کرد. بەڵام من لێرە داوا لە کەسوکاری ئەوانە ئەکەم بەڕاستی ئەوانە سکاڵای خۆیان لەسەر لایەنی پەیوەندیدار قەیدکەن بۆی هەقوو و مافیان و ئەگەر لێرە شتێکیان بۆ نەکرێ با پەنابەرن بۆ دادگاکانی و دەوڵەتی ئەمریکان. دووەم بەنسبەت ئەنجومەنی ئاسایشی کە ئێستا دروست بۆ بەداخەوە ئەمەش هیچ پرسوڕایەک بە هاوڵاتیان نەکراوە. مەبەستشمان لێرە کاڵین هاوڵاتیان گەڕانەوەی بۆ پەرلەمان لەبەرەوەی ئەوێ ڕای هاوڵاتیانە و کاتێکیش ئەم ئەنجومەنە بەڕاستی ئەگەر کەسی هاوڵاتیانی لەگەڵانە بێ ئایا ئەوان متمانە بە شی ئەەکەن ئەگەر هاوڵاتیان پشت و پەنایان نەبێ بۆ هەموو معلوماتێک کە ئەوان بێن بەدام و دەستگاکانی خۆمان. و خاڵی کەش بەنسبەت ئەم بڕیارانەی جەنابی کاک عیماد کاتێک من دەستخۆشی لێ ئەەکەم بەڵام داوا ئەەکەم بە ئەمیش نەکەوێتە هەڵەیەکەوانی چونکە بینین کاگنێتی خۆی بۆ هەموو کاروبارەکانی دەرەوە تەرخان کردو بەڵام کاک عیماد بۆ کارەکانی ناوخۆ. بەڵام من لێرەوە بە کاک عیماد دەڵێم با کاتێک کە وعدێگەیا بە هاوڵاتیان جێبەجێ کا چونکە بەڕاستی ئەگەر نیکە ئەوە لەسەر خودی یەکێتی ئەکەوێ بەنسبەتەوە وەرەخەیەکی بچووکی هەیە لەلایەن معارەزە بەڕاستی لەوەتەی کابینەی حەوت دروست بۆ هەتاکو ئێستا ئەوان هیچ کات باسی کابینێکیان نەکردو. بەڵام هەبوو کاتێک لە کابینەی شەشاستەر و بنی زمانیان جەنابی کاک بەرهەم بوو بەداخەوە ئەوانیش پێم وایە کەوتونەتە هەڵەیەکەوانی سوپاسانەکە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک عەدنان لە هەولێر فەرموو کاک عەدنان. کاک عەدنان لە هەولێر. زۆر سپاس کاک عەدنان فەرموو. کاکشوان دەمەوێت باس شتێک بکەم پێنەدانی بڕوانامە بەڕاستی لایەن زانکۆکانەوە. بەڵێ ئێستا دەبین کە زۆر فۆرم دامەش کرا و زانکۆکانیش بەڕاستی بڕوانامە نادە کاتی دەستمکردنی ئەو بڕوانامە پێویستیان پشتگیریان ئەو بڕوانامە لەگەڵ بەرام کاتی سەردانی زانکۆکان دەکەن هەر وەڵامیان نییە. منش دەمەوێت ڕۆژێک تەوەرێک مەبەستت ئەوەیە کاک عەدنان زانکۆکان وەڵامیان نییە؟ گرنگە کاک عەدنان زانکۆکان وەڵامیان نییە؟ بەڵێ زانکۆکان وەڵامیان نییە؟ بەڵێ دەنگ نایە. مەبەستت ئەوەیە زانکۆکان وەڵامیان نییە بۆ خوێندکاران؟ وەڵامیان هەیە بەس وەڵامەکەوە ئەو ماوەیە ئەو ڕۆژەی دیاری ناکەن کە پێمان بڵێن. بەڵێ بە تایبەتی زانکۆی دۆگیان زانکۆی دۆ زۆر بۆ کێشە بە بڕوانامەی دەدەن تەنانەت پشتگیری ئەو پشتگیریەمانش پێ نادەن کە نمرەکەی تێدا دیارکرایە. بەڵێ سپاس بۆ کاک عەدنان لە هەولێر. دەروێش لە هەولێر فەرموو کاک دەروێش. کاتت باش کاکشوان. زۆر سپاس کاک دەروێش.
وەختان خۆش بێ کاک شوان زۆر سپاس دەکەین دیارە من شەمەیە دویر و ڕای خۆم لەسەر مەوزوعێکە دەڕوونکراویش ڕاگەیاندنی ئەنجومەنی ئاسایشە لە کوردستان لەو ڕۆژانەدا بەڵێ دیارە ئەنجومەنی ئاسایش ڕاگەیاندرا بەڵام دانانی ئەنجومەنی ئاسایش بە باوەڕاو بۆ چۆنی من لە کوردستان دەستەسپاندنی حکومی دیکتاتۆری پۆلیسی هیچ شتێکی تر ناگەیەنی ئەوە تا مەجموعەیە باش ڕاشکاری بڵێن بلە ماڵە دەستیان گرتووە بەسەر هەموو جونگەکانی کوردستان بە دەستەڵات و بە ئابووریەوە کە سەرۆکایەتی هەرێم بەدەست مەسعود بارزانی و ئەنجومەنی ئاسایی بەدەست مەسعود کوڕ و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەدەست نێسیری برازا و زاوا و وەزیری دەرەوە عێراق بەدەست کاری خاڵ و ئەمە زگە لە دەساڵەتە حەساسەکانی پێکرێن وەک ئەوە وایە کە عێراق و کوردستان هیچ سیاسیان نەبێت لە غەیری بنەماڵی ئاش بەتاڵ و کارەسەتی تاریخ نازانم بۆچی یعنی تەنانەت حەزمەکەی خۆیان هیچ هەڵوێستیان نییە لەوەدا یعنی کەسیان نەبووە غیرەتێک بگێت کەسیان نەبووە خەباتێک بێت تەنانەت ئەوان نەبێت لێرەدا لە غەیری دەستبینی یعنی فڕ نەبوون بە دەستبینی ئەو سنوورەی ئیبراهیم خەلیل یعنی کەس ئەوە نابینی کەس ئەوەی پێ لێ ناگرێت کەس نەیزانیوە هو کەڕن ناڵن ئاس ئەوەدا ئەو بۆ ئەو حەقەوای لێ هاتووە کەسیان ناتوانێت کەس کە باسەکەی هەمویان زمانیان ئەڵەی ئاگرا ئەڵەی بیبەری تونیان خواردووە لە خەبات کە باسیش دەکەنوە بەڵام لە ئاس ئەوەیە کەسیان نقی لێوە نایە بڵێ ئێمە خەباتمان کردووە ئێمە شەهیدمان داوە ئەوە تا کاتی خۆی کە مەسعود بارزانی گەڕایەوە لە ڕاپەڕیندا لە سەرەتا ماڵی سێ ماڵە مستەشاری کرد ماڵی حوسێن ناغی عوسمان بەگیشتە خڵاوە و عەکسێت نێڕەواندۆست بۆ بێوەی کە هیچ شتێک نەدرابێ لە سوڵتەکانە شتێک نەدرابێت یعنی تاکەی ئەوەستانە تاوە و زۆر سپاسی ئێوە شەکەم هەر زۆر سپاس بۆ کاک دەروێش لە هەولێر بەڵێ ئەمیر لە بادینان فەرموو کاک ئەمیر بەڵێ کاک ئەمیر السلام عليكم. عليكم السلام کاک ئەمیر فەرموو سوپاسیا بەرنامەوەتیان بەرنامە گەلێکی پێشکەفتیە زۆر سپاس دەکەین فەرموو کاک شوان بەڵێ برنامەوەت ئاینی تەلەڤیزۆن ئاینارتی گەلت کێمەن بەڵێ و پرسیارێکا دژی وەختی بەری دوسێ مانگە جەناب وەزیری هات بۆ دۆکێ وتی مەڵاراشی دڤەگەریێتەوە و هێشتا نەڤەگەریە بەڵێ از گەلێک سوپاسیاوەتیان زۆر سپاس بۆ کاک ئەمیر لە بادینان سروش لە ڕانیە سڵاو لێ بێ فەرموو سروش لە ڕانیە زۆر سپاس سروشخان فەرموو زۆر سپاس دەکەین فەرموو زۆر سپاس دەکەین ئەگەر دەنگی تەلەڤیزۆنەکە کەسکەی سروشخان چاوت خۆش بێ فەرموو من كم وقت كبيسنا بدون زار ما تلفون دكم توركشنا توريك داوي هادو زاد لسه تورك لوكات تلفونم كردون قسم كردون براسيس لسه حكمته كمان براسيس حكمته كمان أوي نيكا تعينات كاتو بأوكا ثاني كات سروشخان ئەگەر دوور کەویتەوە لە تەلەڤیزۆنەکە بۆ ئەوەی بەباشی گوێمان لە دەنگت بێ كسان صار تعيناتيان كردوتوا بيكاتو تعينات بأوكا ثاني كدو صوبر ليسا سي صوبر ليسا تخرج كردون مەڵام ئەو تەلەڤانیەکان ساڵ تەخەڕوج دەکەن و دەهان دەبەزێن ئایا ئەوە ڕەوایە دووبارە لاوەزمێ و خوا لەگەڵ کاتێک زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاتێکی خۆش بڵێ محەممەد لە هەولێر فەرموو کاک محەممەد کاشوانجام کاتی باش زۆر سپاس کاک محەممەد هەموو کاتێکت باش دەستخۆشی بەرنامەکە لێم کاشوان زۆر سپاس دەکەم کاکشوانگیان وەڵاهی من برادرە پێش ێستا تەلەفۆنی کرد بەڵێ بە ناوی دەروێش لە هەولێر بەڵێ یعنی کۆمەڵە قسەی کرد و قسانەکەەوەی کە مناڵێکی دەروێشکەش نەکە هەر مناڵە بە مناڵی کاک محەممەد با بۆ زمانە قسە نەکەین کاشوانگەم لە پێم قەت مەکە لەبەرەوەی بۆ پێت قەتە ناکەم بەڵام بەو زمانە قسە نەکەین با بە کەس نەڵی مناڵ کاگەشوانگیان من داواکەم لە جەنابێ لە برایانی کۆنترۆڵیش داواکەم لە جەنابێ لە برایانی کۆنترۆڵیش بۆتان قەت نەکە بەمیش قەت مەکەن کاک باشە قەتەی ناکەین فەرموو ئەو باسی ئەنجومەنی ئاسایش و نازان باسی بنەماڵەیەکە فەرموو بە کاگنا دەروێش هەڵم کاگنا دەروێش کاک محەممەد کە پێم وتی بۆ زمانە با قسە نەکەین و پێت قەتە ناکەین ئەگەر بۆ زمانە قسە نەکەی کاک محەممەد کاتی ئەو بنەماڵە خەباتیانەکەی دەروێش باسی دەروێش لە دایک نەبوو
داواکەم کە داوای تەلەفۆنەکە لە جناب دەکا بیدەنێ بابێت لەگەڵ خۆ باقسەکە نێ لەسەر تەلەڤیزیۆن باسی ئاسپەتاڵ و باسی کۆمەڵەش ئەم قسانە مناڵی لەگەگاشوە داواکارم کە ئێستا گوێی لێ بە داواش لە جناب تام کار ڕقم تەلەفۆنەکەی منی بەنێ بابێت لەگەم ناقسەکە نەک لەسەر تەلەڤیزیۆن باسی کۆمەڵ قسەی مناڵی سەر دەشکێژ و قسانە ناکە ئەنجومەنی ئاسایش نەخێ من لەم کوردستانە لەوان بەشایستەرتری نازانم کە ئەنجومەنی ئاسایش سەرۆکی ئەنجومەنی ئاسایش و نازان باسی کۆمەڵشتی کرد لەوان بەسایشتر نازانم کە قەڵبیانکە بەڵێ جاداوا لە جنابی سانەوە کە تەلەفۆنی بەکردنەوە ڕقەمەکەی منی دەنێ بابێ لەگەم ناقسەکان نەک لەسەر تەلەڤیزیۆن باسی بنەماڵی بەرزانی کەوانە کاتە بنەماڵی بەرزانی خەباتیانە کرد ئەو هەر نەک ئەو هەر باب کێویش لەدایکنەوە بوو نەک ئەو بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە هەولێر ئازاد لە هەولێر فەرموو کاک ئازاد ئێوارە باش زۆر سپاس کاک ئازاد زۆر سپاس خۆشحاڵم بۆ جار یەکەم بەژاری لەم بەرنامەیەکە زۆر سپاس دەکەین ئێمەش خۆشحاڵین فەرموو بەڕاستی ئەمە قسە لەسەر مۆزوعێ بکەین بەڕاستی ئێمە میلەتێکی زلم لێکرا و ستەنگی دەین و دژی دەوەداری و دیکتاتۆر وەساوینێتەوە من وەکو گەنجێک تاکو ئێستا کە بەڕاستی پۆ ساڵی بەحسم نەدیوە بەڵام من ڕابردوویەک گەلێک جێڕا بوو ئەمڕۆ هاتووتە دین ئەمەوێ بە کورتی قسە لەسەر زۆرێک لە سیستەم ترسم هەیە لە نظام و سیستەمی ئەمڕۆ ئەم وڵاتە بەڕاستی هەستەکەم بەڵەو ئەگەر بەو شێوە بڕوات هەمومان دەبێت هەموو حەز بکەین بەو نظام و سیستەمەی ئێستا خەریکە بەرەو نظامێک و سیستەمێکی تۆتالیتاری شمولی ئەڕوا ئەو گەواهیدی ئەو قسەین بەڕاستی بوونی ئەو یاسای ئەنجومەنی ئاسایش بەڕاستی خەتەرێکە هیوادارم میلەتی کورد هەست بەو مەترسیە بکات ئەنجومەنی ئاسایش هەمووان کۆتەنجێکەوە ئاسایش وڵاتەکەمان پارێزراو بێت لە هەموو ڕوویەکەوە بەڵام دەبێت بە مؤسسە بکرێت لەوێ قانونی بێت قانونێک لە خزمەت و میلەت و ئەم وڵاتەدا بێت هیوادارم هەموومان پێبکۆشین بۆ ئەوەی ئەم ئەنجومەنێک بێت لە خزمەتی گەل و نیشتمان بێت بەڕاستی ئەو بەو شێوە کۆکردنەوەیە و بەو شێوە بەرپرسیارێتیە و بەو شێوە قانونێک کە ئێستا ئەنجومەنی ئاسایش هەیەتی مەترسیەکی هەرە گەورەیە بۆ ئاسایشی نەتەوەیی بۆ ئاسایشی وڵات و کۆمەلگا بۆ ئەو ستەمە و بۆ ئەو میلەتێکە زۆر زمانێکە دژی سەم و زۆرداری هیوادارم ئەو ڕێژەمە تاریداری پۆلیسی شمولە دووبارە نەبێتەوە هەمومان لە خزمەتی میلەتدابین سوپاسانەکەین زۆر سپاس بۆ کاک ئازاد لە هەولێر لەسەر تۆڕی کۆمەڵەتی فەیسبوک شەماڵ دهۆک دەڵێت بۆچی ئەرزاقی دەڤەری دهۆک بە دروستی ناگەیەنرێت و حکوومەت پارەی بۆ ناداتەوەها ڕەوامەلیک دەڵێت تکایە بخوێنەوە بەناوی کۆمپانیایەکی هێڵی ئینتەرنێت قسەی کردو دەڵێت بەشداربوانی ئەو کۆمپانیای لە سلێمانی و هەولێر و دهۆک ناڕزایی خۆمان دەردەبڕین بەرامبەر بە ئەم سیستمە تازایی کە دیاری کردووە خزمەتگوزارەکانیشی وە نیگەرانی خۆی دەربڕیەوە بەڵێ گۆران پێنووس کە بەناوی ڕۆژنامنووسەوە تێبینەکەی نردوو دەڵێت ئەنجومەنی یاسایشی هێرێم و دەسەڵاتەکەی مالیکی جیاوازیان چییە هیوادارم سەرۆکی هێرێم وەڵام بداتەوە لە بەغدا هێز لای مالیکیە ئەی لە هەرێم هێزی سەربازی لای کێیە کەواتە چەند جیاوازی لەم دوو هێزەدا هەیە بڵێ ئومێد لە ناوچەی سۆران فەرموو کاک ئومێد بەڵێ زانیار لە سلێمانی فەرموو کاک زانیار ئەلۆ ئەم کاتتان باش زۆر سپاس کاک زانیار فەرموو وەڵی تەورەیەکی جوانە من دەستخۆشی لە تەورەکەتانەکەم و دەستخۆشی لە بەڕێزانەکەم بەڕاستی کەناڵێکە زۆر سپاس ناگرێم سپاس دەکەین فەرموو کاک زانیار من سەبارەت بەم حکوومەتە و بەم ڕژێمەیە ئێستامە قسە بکەم ینی کۆمەڵە شتی هەیە کە باشە و ئەوە باس کراوە لە ناو کۆمەلگەی ئێمە ئەوە بەڕوون بەڵێ کاک زانیار بەداخۆ دیارە پەیوەندیەکی کاو کۆمەڵە شتیان هەیە کە ئێستا نایان بینین لە ناو کۆمەلگەی کوردی ئێمەدا بەڵێ ئەم دوو بنەماڵەیە دەتوانین بڵێن بنەماڵە ناتوانین بڵێن حکوومەت ناتوانین بڵێن ئازادی بۆ گەل و ئازادی بۆ نیشتیمان ئەوەیان کردووە کە تەنانەت گەنجەکان بەڕووی گەنجەکان هاتنەوە ینی تەوەرەیەکی جوانیان بۆ گەنجداننەوە ینی ڕێبازێکی جوانیان لە دوای خۆیان بەجێ نەهێشتووە ئەوە باسی شاخ و باسی پێشمەرگایەتی ناکەین کە سەردەمی خۆیان کردویانە و ئێستاتونن ئێستا بە چەپڵەی ئێمە قات وەردەبنەوە بەڵام بەداخەوە جارێکی ئەڵێن بەداخەوە ئەم کوردەی خۆمانە هەر بۆ چپڵە لێیان ئازایە کە چپڵە لێیا و بنەماڵەیەک سەرخە ئەی بۆ نایەن هەموومان پێکەوە چپڵە لێن و هەموو کوردان سەرخەی ئەوەیە کە کێشەی کورد و ئێستا ئێمەی کورد بەدەستی و دەناڵێن بەدەست خۆش بێ و دووبارە سپاسەکەین سپاس بۆ کاک زانیار بەڵێ هیوا لە ئامێدی فەرموو کاک هیوا باشی بەڕێز زۆر سپاس کاک هیوا دەستخۆشێتەوە و تەف کۆمەندێکیان وەکتیان
زۆر سپاس سپاس بەناوی هەموویانەوە فەرموو. بەێ ئەس پێشەکی دەستخوشێل قەیگیرەت کەمان لە پەرلەمانێ کوردستانی سەر بلیستە گوڕان وەکو نوکە بەیامەکە دەڕێخستیک و ئاخنا خودت بێژیتن ئەسیری دۆرم کو تەف ئەندە پەرلەمانێت ئۆپسیۆنێ دەست کۆرە خۆ بکێشن و استحكينا رجع كل شيء كامل بينين أذكر شيء كشكاسة سكش وكاسة مثلا بشابوني الأخضر كم شيء كامل بينين إنه هر بلاكم ملين بيت الاجتماعي بيتن بارتي بس خوين يقرأ كذا كواكوين بيجن بيجاز بخوضش كيف عندهم برلمانات أوبسيونيل كم قدرش كره خوبكشنو وبين بخوضش عندهم ولا انجلت خوبی کن که بنا سرجاد خوب شاندانا بکن چونکی باشتره رگه چوره بو ابو کر بو بی حالی مثلا از برد خیلی کم پیدا باشتره گوشاره سری اوه کو خلقی بتا سرجاد خوب شاندانا بکن دیجی بتا سوات چونکی اب سواتانو که ام بینین چه فرق جدایی نظام از بورا که چه فرق جدایی نبینه و دیکتاتوراتی رو هبن. والله زۆر سپاس بۆ کاکیوالە ئامێدی ڕەهێڵ ئازاد دەڵێت من هیوادارم بەنامەیەک بکەن لەسەر سنووردارکردنی هێڵەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان. شەمس گەردی دەڵێت قەزای خەبات بێ خزمەتگوزاریە هاوبیر ڕێبوار دەڵێت لە کۆیەوە تێبینەکەی نردووە دەڵێت بۆچی بەنامەیەک تەرخان ناکەن لەسەر داوامی پۆلیس کە داوامەکانیان زۆر زۆرە. سپاس بۆ کەناڵەکەتان سپاسی دەکەین. دەری ئەحمەد دەڵێت بەرنامەیەک لەسەر ئەوە بکەن دەرەجەی 9 و 12 بۆەوە لەو تەلەبانە ئەکەن بە تەمای چین. بەڵێ ئومێد لە پێنجوێن فەرموو کاگومێت. ئومێد لە پێنجوێن ئەم کاتە باش زۆر سپاس کاگومێت. دەستخۆشی بەنامەکەت لێکەم. زۆر سپاس دەکەم فەرموو. بەڵێ بەڕێزگیان پێش تۆزە لەمە پێشگوایە لە ئەنتەرنێت ئیمێڵێک بۆ هاتبوو سەبارەت بە و ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان وایە برادەرەڵە لەگەڵ مالکیە هیچ فەرقێکی نییە و باشە ئایا بۆچی هیچ فەرقێکی نییە؟ ئەنجومەنی ئاسایشی کوردستان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئایا ئەو مالکی پێ باشترە لە حکوومەتی هەرێمی کوردستان؟ حیف مەقابن کە بۆ ئەو خەڵکانەی ئابۆ شێوە بیرەکەنەوە وایە سەرۆکواردانی ئەو پۆستانەی بۆ خۆی داگیر کردێت. سەرۆکواردانی هەموو ژیان و هەموو هەوڵێکی خۆی بۆ میلەتی کورد تەرخان کردووە نەک بۆ شەخسی خۆی. بۆ ئەوێ خەڵک بۆ شێوە بیرکاتەوە مالکی پێ باشتر بێت لە سەرۆکواردانی. حیفە بۆ میلەتی کورد ئابۆ شێوە بیرکاتەوە. بەڵە سپاس بۆ کاک ئومێد لە پێنجوێن سروە لە تەکیە. باش زۆر سپاس سروەخان. داوای لێبوردنەکەم کاکشان هەقوای لێک لە کەناڵی ئەناسی بکەم لەبەر ئەوەی پەیوەندیم پیانەوە کردم هەواڵێک هەیە لە ناحەیەکیشیەوە سەبارە بە دەرەجەکانی پۆلی نوێ بنەڕەتی بەڵام پیر بە دەداتونێکی بۆ نەکردو دەرەجەکانی ئەمە هەموو هەرێمی کوردستان دەرەجەی پۆلی نوێ وەرگرێتەوە بەڵام ئێمە هێشتا دەرەجەی پۆلی نوێمان وەرنەگرێتەوە سەبارە بە قوتابخانەکەی خۆمانەوانێ هەڵی نێزاوتەوە بۆ هەولێر هەڵێ تا 10 ڕۆژی تر لە تاڵەتەوە ژووری کۆنترۆل بۆ سەعدان دەرەجە ئاشکرا ناکرێت ئەی ئەو تەلەبانی ئەیانەوە بۆ ئامادەی فۆرمی دامەزان پڕکەنەوانێ پێویستیان بۆ دەرەجە نابێ بۆیە کەناڵی ناسی پێویست پەیوەندیمان پیانە گوتمان بە دەرەجەمان بۆکەن بەس بەداخەوەشتانەکە هیچ هەواڵێک نییە. بەڵێ ئەگەر بکرێت بە دەرەجەمان بۆکەن لە ناحەیەکیشیەوە. لەبەر ئێمە کەناڵی ناسی بە کەناڵی خۆمانە زانینێکە لەو میدیا ئازادانەی کە خەڵک ئەتوانێت بە ئازادانە ڕای خۆی دەرببڕێ. زۆر سپاس دەکەین سروەخان سپاس بۆ متمانەکەت. ئێمە پەیوەندی دەکەین بە پەیامنێرانی ئەو ناوچانە بۆەوەی قسە لەسەر ئەم هەواڵە بکەنەوە بە دوواداشتنی بە کۆنسانس بۆ پەیوەندەکەت. ئەحمەد لە هێرۆ فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد لە هێرۆ بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند تێبینیەکمان بۆ هاتووە. سەرکەوت حسێن دەڵێت باشە ئەم هەموو فۆرمە دابش دەکرێت چارەنووسی ئەوانە چی بەسەریەت کە دانامەزرێن هەروەها سامی سەدقی سلێمان خان دەڵێت بەڕامی کوردستان پێویستی با بەرنامەیەکی گەورە و درێژخایەن هەیە بۆ دامەزراندنی تاکی کورد. هۆکاری کێشەکانی ئەمڕۆی کوردستان تەنها بۆ خەڵکی کوردستان دەگەڕێتەوە تەنانەت ئەگەر ئۆپۆزیسیۆنیش دەسەڵات وەربگرێت گومانم لەوەدا نییە کە هیچ شتێک ناگۆڕێت بەڵکو بەرەوخراپی زیاتر دەڕوات. بەڵێ سەمیرە لە کەرکووک فەرموو سەمیرە خان. بەڵێ کاک سەمیر لە کەرکووک ببورن پەیوەندیکی ترمان لەگەڵ دەیە لە کەرکووکەوە. بەڵێ سڵاو لێ بفەرموو زۆر سپاس دەکەین. بەڕێزی دەستخۆشی بەرنامەکەت لێکەم.
زۆر سپاس دەکەین. وڵای سەبارەت بە وەزارەتی ناوخۆ ئەڵەن وەزارەتی ناوخۆ گوایەکی گرتووەکەەوە لە ڕێکزامەکان و لە ڕێگەیانەکان کە قسەی پارلمان بۆکەن ئەڵێکی گرتەوە. ئایا یەکگرتنەوەی وەزارەتی ناوخۆ لە چۆ بەدی ئەکرێت شوەختەی بڵێن پێشمەرگەی پارتی دموکراتی کوردستان لق و ناوچە هەموو زیادی کرد. ئایا کۆمیتە و مەڵبەند زیادکردن تا ئێستا زیادی نەکراوە ئاوری لێ نەدراوەتەوە. ئەمە زیادکردنە بۆ وایە و یاخود بۆچی ئەوەن یەک ئەگرێتەوە بۆ یەکشانەوێتەوە. هیوادارم بە دووادارچوونی جدی بکرێت بۆ ئەوەی کەەوە ئەو قسانە ئەکرێت لە ڕێگەیاندنەکانەوە ئەڵێن وەزارەتی ناوخۆ یەک ئەگرێتەوە و وەرچی تریش ڕاتبەکارن هەموو جیاوازە. ئایا نازانین بۆچی وایە؟ بەڵێ هیوادارم بە دووادارچوونی بۆ بکایە ناسی چونکە چەپڵە بەدەستێک لێ نادرێت کە هەر وەزارەتێک بگرێتەوە دەبێت مەڵبەند و کۆمیتەش عینەن مەعاش بێ بەڵام مەڵبەند و کۆمیتەوە خۆی ماوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت فاتیمە خان لە سلێمانی. فاتیمە خان لە سلێمانی. ئەلو مەرحەبا. زۆر سپاس فاتیمە خان فەرموو. زۆر سپاس دەکەم ڕێزمێ بۆ. زۆر سپاس. کاکشوانگیان بەنسبەت دکتۆرەکان و کارمەندانی تەندروستیکەوە مانیان گرت هەتا کارەکانیان بۆ جێبەجێ کرا لەلایەن پەرلەمانی کوردستانەوە. ئایا بۆچی ئەوانشکەوە داشکاندنێکی عیادەکان بکەن بۆ هاوڵاتیان بەڕاستی یعنی هاوڵاتیان زۆر بێزارن لە نرخی وەرەقەبڕینی عیادەکانی دکتۆر کەوە ئایا وەرەقەی گەبڕن بە 20,000 باید 100,000 داو دەرمانیان بۆ نووسن کە هیچ سوودێکی نییە. هیوادارم دکتۆرەکان وەک ئەو قەرارەیان تەطبیق کرا ئاوڕێکی لە هاوڵاتیان بنەوە کە ئەمە فەقیر و ئەژارن. ئەمە یەک دووهەمیش لە مانشێتی کەناڵەکانیان نووسراوە فەرمانبەران بۆیان هەیە 15 ساڵ خزمەتیان هەیە تەقاعود بن یعنی خانمچین کرێن. ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان یا پەرلەمان قەرارێک دەرکا بۆ ئەوانەی کەوا 15 ساڵ بەرەوجور خزمەتیان هەیە تا خانمچین بکرێن ئەی دەبا مەعاشێکی وایان بنێ کە من خۆم 30 ساڵ خزمەت هەیە مەعاشێکی وان بۆ دابین بکەن کە بتوانم خۆم لە خانمچین کەم وەلو هیچ سوودمەند نەبووم لە حکومەتە بە هیچ شێوەیە. بەڵام ئەگەر مەعاشێکی باشم بۆ دابین بکەن وەڵایی خۆم خانەنشتینەکەم بە لەم تازانە بێنە پێشەوانە بچنە سەر کورسەکانی ئێمە ئیش دەستکەمە ئیش و کاری هەموو دام و دەستگاکانی حکومەتی وادارم بە ئەوانی سوود وەرگرن وەکو ئێمە هیچ سوودێکمان وەرنەگرتو فەرمانبەرانی کۆنین. هیوادارم پەرلەمانی کوردستان ئاوڕێک لە فەرمانبەرە کۆنەکان باتەوە کە دوو موچیان خواردوون کە ئەزەمان نایەنەیە تا ئێستا هیچ شتێکمان وەرنەگرتووە. ئەیتر ڕێز و سپاسمەیە بۆ کاکشوان. هیوادارم زۆر سپاس بۆ فاتیمە خان لە سلێمانی. بەڵێ کاک محەممەد لە بادینیان فەرموو. کاک محەممەد. ئالۆ. بەڵێ کاک محەممەد سڵاو لێ بێ فەرموو. پێشەکی دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس کاک محەممەد. هیوادارم مە سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەین. سەبارەت بە دیارکردنی ئاژانسی پاراستن لە کوردستان. بەڵێ. باشە بوو ئەگە کەسێک خیبرەی هەبیتن یان بەتوانە بیت یان شارەزای هەبیت بۆ لایەنەکانی دیکە مەعارضیان پێیان نەخۆشە. ئایا بۆ هاوکاری نەکەن و ئەو کوردستانە هەر بە هێمنی و ئاسایشی هێمنی لە کوردستان. مەبەستت ئەنجومەنی ئاسایشە کاک محەممەد. هاوکاری نابن بۆ مەعارض دەبن. بەڵێ. بەڵێ ئەنجومەنی ئاسایش. بەڵێ کاک محەممەد. کاک محەممەد زۆربەی ڕەخنەکان بۆ هاوکاری ناکەن لایەنەکانی دی بۆ بەڵێ کاک محەممەد زۆربەی ڕەخنەکان ئەوەیە کە ئەم ئەنجومەنە بە حەزبی کراوە. ئەم ڕەخنانی ئۆپۆزیۆنەکە لە ئەنجومەنەکەی دەگرن. تێبینی جەناب دۆکو هاوڵاتیەک لەسەر ئەو ڕەخنانە. بەڵێ. وەڵە هەر تەنیارەوە بوو دەمانەوێت یعنی ئەو کوردستانە یعنی هەموو لایەکان بەشداری لە حکومەت بکەن. ڕەخنەکان زۆر لە جێ خۆیتی بەس ئەگەر ئەو لایەنە ئەو حیزبانە ئەگەر ڕاست دەکەن بەستم بەشداری لە حکومەت بکەن بتوانن یعنی وان پێن جێگیری ئەو حکومەتە بگرن چۆن دەتوانن جێگیری ئەو حکومەتە بگرن خەڵکەکە بخۆیان ڕابکێشن. یعنی وا بەڕای من ئەگەر بێت ئەو کوردستان بکەن دەست ئەو لایەنە هەر ئەو کوردستانە دەفرۆشن بە تەواتی بێ ئەوەی خەڵکەکە هەستی پێ بکات. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە بادینان. شیرین لە زاخۆ سڵاو لێ بێ فەرموو. زۆر سپاس شیرین خان فەرموو. صبرات أوبوسيوني ماشي بشكل رخنانة. بله. قال جورا دي رخنة جرين دي بيجن لوني ده خلاص
حزب دامجگی مونه هر حزب قام رشح کرده هر او حزب پورتی دخل کردن دنیا هر همه دولت هر حزب دست سرکردن دست دابینه به اندام خاکت وزیر به ترک آسایش به رئیس وزیر به دش حزب خال بجیره مدام تو بشکدار حکومت نینه لیبو چرا خنه الحکومت گیره بله و دیگه جورم بشن امی خوش پارلمانی بکشن بوچه خانه بکشن بیلال هیکر تو اندام پارلمان اکیبی تو گنج اکیب شب ببی بخوته هیکر تو ببی رئیس پارلمانی دچتی همه دی کرده همی آخوته منه ایک اندام پارلمانی گنج اکی تو شب ببی تیر دینیه و هیکر آسایش بکبت دستی دچکت بەڵە سپاس بۆ شیرین خان لە زاخۆ سەریاس ئەحمەد دەڵێت لەگەڵ ڕێزم بۆ هەندێک لە پزیشک و کارمەندانی تەندروستی بە درێژایی کابینەکانی حکوومەتی هێرێم تەنانەت لە سەردەمی بەرەی کوردستانی خوێنی جەماوەری کوردستان هەڵدەمژن بە ڕوتانەوەی سەرجەم هاوڵاتیان بگرە خراپتر لە بازرگانەکان هەروەها سیاسەکان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵە بەرەزان بەردەوامی لەگەڵتان هۆشەنگ ڤاندیرۆ دەڵێت ئەمەوێ بزانین ئەو هاوڵاتیانەی کە پارساڵ فۆرمی دامەزراندنیان پڕ کردوتەوە چیان لێ دێت هەروەها وەفاڕەشی دەڵێت هیوادارم بەرنمەیەک لە سەر زیندانی سیاسیەکانی ناوخۆ دابنێن ئارام ئەحمەد دەڵێت هیوادارم بەرنامەی ئاینی لە کەناڵەکەتان ببینین بەتایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆز. ڕسوول علی قەڵاتزێیی دەڵێت هیوادارم بەرنامەی ئاینی زیاد بکەن بۆ ئەوەی خەڵک پێتان نەڵێن سەر بە ئیسرائیلن هیوادارم بخوێنەوە خوێنمانەوە کاک ڕسوول نازانم ئێمە پێشتگوێمان لێوە بووە کە وتویانە ئێناتی سەر بە ئیسرائیل بەڵام هەموو کەسێ ئازاد لەوەی کە چی دەڵێت و ئێوە دەبین بەرنامەکان چۆن وە کەناڵەکە بە شێوازە کار دەکات و نەکەر ئەوە زۆر قسەی تریش وتراوە لەسەر ئێناتی. بەڵێ ئومێد لە سۆران فەرموو و کاک ئومێد. زۆر سپاس کاک ئومێد. زۆر سپاس دەکەین. من لە وەکو قوتابیەک چاوەڕێکم پێ ناوم بگەڕێتەوە قوتابی پارنا پێرارم. من وەکو قوتابیەک چیم بەسەر ینی 2 ساڵ پاس معدەلم پێشتێک بوو ناو نەگەڕایەوە یۆکەن هەدە سەر فۆرمی پار پیشی لەسەرکرێ هەر هیچ پیشی لەسەر ئایا من ئەو ساڵ چم بەسەر یان هەر فۆرم پڕەکەمەوە یان نا هەر لەسەر فۆرمی پێرارە بەم ئەو پێش یارم هەبوو کە ئەگەر ئێوە پێش ئەوەی قوتابیان فۆرم پڕ بکەنەوە بەرنامەیەکە قسەی لەسەر بکرێ. کاک ئومێد ئەوەکو پرسیارێکی لە ئێمە ئەوەی کە ئەوەی فۆرمی پڕکرد بێتەوە هەرچەنە ئێمە لایەنی پەیوەندیدار نین بەڵام بەپی زانیاریەکان و بەپی هەواڵەکان ئەو کەسانی کە فۆرمیان پڕکردوتەوە پار ئەم ساڵیش دەبێ پڕیکەنەوە ئەمە پێی زانیاریەکان کاک ئومێد. پار نا ینی پێرار بەڕێزم پێرارە من ینی 2 ساڵ ئەو ساڵە بیتە سێمین ساڵە من قوتابی شەشم چاوەڕێکم بەڵام هیچ نتیجەیەک نیانی هیچ ناگەڕێت نە لە پەیمانگانە لە کۆلێژ. بەڵێ ئەگەر ئێوە پێشەوە قوتابیان فۆرم پڕ بکەنەوە لایەنی بەرپرسیار ئامادە بن ینی زانیاری بدەن بە خەڵک یانی ئەو قوتابێتی بەسەر دێمە زۆر قوتابیان پێش ئێستا پەیوەندیان کردو بەرنامەیەوە بەڵام تاکو ئێستا نازانم شتێ لەسەر ناکرێت. ئەگەر ئێوە من تۆکو پێشنیارێک ئەگەر قسەی لەسەر بکێ باشە پێشەوەی فۆرم پڕ بکاتەوە. بەڵە سپاس بۆ کاک ئومێد لە سۆران. زانا لە خانەقین فەرموو کاک زانا. کاگە شوانەگانم کاتە باش. زۆر سپاس کاکە زانە فەرموو. دڵخۆشە بەرنامە لێگەم کاگە شوانگیان. زۆر سپاس دەکەم فەرموو. کاگە شوان وەڵای ئەمانەوێت لەسەر پێشمەرگا قسە بکەن. فەرموو قسە بکە فەرموو. بەڕاستی هیچمان بۆ ناگەن ئێمە لە خانەقین دەوامەگەین وەک ئێستەکانی خەستا. بەڵێ معاشمان 440,000 بە تاریخ خۆمان لە 40,000 کرێتارا دێین. ژیانمان نییە لێ بەخۆ. بەڵێ کاک زانە. ئەمانەیە لەسەر پێشمەرگە قسەگە معاشەکەمان بۆ زیادکەن. زۆر سپاس بۆ کاک زانا لە خانەقین لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک عتا دەڵێت من قوتابیەکی مەبەستی قوتابیەکی پۆلی نۆم و وەزارەتی پەرۆدا لە خۆی وایە تەکنۆلۆژیای بەکارهێناوە بەڵام نازان کە قوتابی بە دەرەجە باجی تەکنۆلۆژیای ئەلکترۆنی دەداتەوە. هۆشیار هۆگر دەڵێت من گلەیم لە کۆمپانیای نالیا هەیە چونکە نرخی شوقە تازەکانی گوندی ئەڵمانی 15 دەفتەرە مەگلەیەکی هاوڵاتیەکە لە کۆمپانیای نالیا. تەنیا کفری دەڵێت سڵاو من دەمەوێت لێرەوە شتێک بخەمە ڕوو ئەویش ئەوەیە بڕگارە لە ڕۆژی یەکشەممە لە شاری کفری خۆپشاندانێک بکرێت هیوادارم دەسەڵات گوێ لە خەڵکی کفری بگرێت چونکە ئەگەر بێت و گوێیان لێ نەگیرێت
ڕەنگە شتی خراپتر ڕوو بدات. هیوادارم ئەو ڕۆژە بەڕاستی حەقی خۆیانە بکرێت، چونکە بە هەموو شێوەیە کفری پشتگوێ خراوەما تێبینی تانیا کفری بوو کە وەکو خۆی خوێنمانەوە بڵێ باران لە ئاکرێ فەرموو. سڵاو لێبێ. باران لە ئاکرێ. الو بەڵێ کاک باران فەرموو. ئێوەری باش هەواڵ شوان. زۆر سپاس کاکە باران. هەواڵ متوێر سەر بابەتێکی قەسە بکەم. بەڵێ فەرموو. ئەویش ڕاستی مرۆڤ هەواڵ شەوە مرۆڤ بەرسومانە هەندێک دەرداری و پەیوەندیت هەندێک هەواڵە ئەوێت بە گەڵێک داخی حکومەتێک کێن گەڵێک تاوێنە حکومەتێ راسي الفيجن هذا الشغل بنح يعني منو زي شيء زي راسورة زي خدمته جانا منو والله يعني سلبيات البيت بس وقت منو سلبيات البيت بدي إيجابيات إيش بيجيتن هذا الشغل هذا المنطقة كأزمان يعني تأكيدا قدرة قلنا كي هاي شاش قطابينا يعني على بالجاك حكمات شو كذي شاش قطابينا هاقط كلها شاشة بنرات يا هاي ما أنا بالجاك حكمات شو كذي بحكمات ونا بالجاك أقفنا سروكي كان فيه بكذا أجر قلنا كذي الجمعة ما سيا قطاب أنا بيتن جلك من هذا شو بله والله سپاس بۆ کاکباران لە ئاکرێ مام قادر لە هەولێر ئەو کاتر باش زۆر سپاس دەکەم مام قادر کاکی بەڕێز ئەبێن داوا دەکەم ئەو وەزارەکانی کە ئێمە ئەیتمان لۆ بەڕاستی گەشتبینی نینە بەرامبەر ئەوەی بەرنامەیان هەبی لۆ خەڵک بێتە زادەی و ئەو زەتیشتەکان بکری باشە حەدی ئەوان واجبیان ئەوە نییە پلانەرچی تایبەتیان هەبی بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکەن ئەمە دەرێ مەسەلەن ئێستا نەفت وا هاوینە دەکارێت مادامەچی ئەمە بەبێ منەت نفتی دەنێرین لە تورکیای و لێتە سێ بکرێ بێتەوە لۆ ئەمە نەکانی سەحنی دۆدانێنەوە علاقەمان بە حکوومەتی مرکزی نەبی بۆ ئەوەی مەسەلەن لە بەرلەمانێک باسکرا بڵتە 15,000 کاکەمان ئەوتە بیستە زاردینار لۆ خاتەوەی خەڵک ئیستیفادە لێ بکە و ئێستا دابەشی بکەن لەو دەسانێ کێشەمان نەبیتن و خەڵکاوان کەبرێ نەفت نییە و سەرمایە و چۆرە و مەکتەبەکان نەفتیان نییە و ئەو زۆرستانە ئەوە لەلایەک لە کاتی خۆی مەجلسی وزەرات قراریدا سەر دیناری بداتە خانە نیشێنان وەنێ دوایە بەرلەمانش قراری نابۆتە قراری بەرلەمانی پێویستە حکەوی زای باشە لۆ ناماندنێ جەنابی وەزیری مالیە یعنی مشکلەکەی ئەوەیە بەسی فەقیران تەجدکە کاکە لۆ دەکەن ئاخر لۆ دەکەن خانە مەستی بێتە زادەی دەبای ئەوە لەسوارە زەبەزێ بکەن و هیواداریشم وەزارەتی پەلەندانان دەوڵەتی هەبی لەو مەسائلانە دەگە وەزارەتی مالیەی زۆر سپاسان دەکەم چاوکەماتەکەم زۆر سپاس بۆ مام قادر لە هەولێر گەشتبین لە سلێمانی زۆر سپاس گەشتبین خان فەرموو بەڵێ منەمێ لەسەر دەرەجەی قۆناغی نوێی بنەڕەتی قسە بکەم بەڵێ فەرموو بەڵێ من لە کوردیا پێشتر 67 هەبووە بەڵێ بەڵێ گەشتبین خان گوێمان لێتە بەڵێ دیارە پەیوەندەکەی بشڕا کاروان لە هەولێر فەرموو کا کاروان زۆر سپاس کا کاروان کاشان من وەکو زاشتیویشی ئەو تەلەفۆنەکەم لە هەولێر ببوورە دووارێکی تەوە کا کاروان باشی تێ نەگەیشتم کاشان من وەکو زاشێک تەلەفۆنەکەم زاشێکی سیویەکی ئاو کا کاروان ئەگەر بکرێت ناوی خۆت کاروانەوە بەو شێوێ قسە نەکەیت کایە ناوی خۆتە کا کاروان بەرێ ناوی خۆمە کاک شوان بۆ بەو شێوێ قسە دەکەی کا کاروان والله من کەماش هەم دەشمەرگەی پارتیم بوو فاسل گرام کاکەڕوان فەرموو قسەکانی خۆت کە بەڵام بەبێ ئەوی ناوی کەس بێنی و تکایە با بە زمانێکی جوان قسە بکەین فەرموو
باشە مەبەستمەوەی بە زمانێک قسە بکەین کە زمانی لەسەر شاری براکوژم کرد فەسیل کرام ئێستا یەک بەشەرداری مال لەشێ بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشرا مهەنەد لە کەرکووک فەرموو کاک مهەنەد. زۆر سپاس کاک مهەنەد فەرموو. دەستخۆشی بەرنامەکە دێکەم. زۆر سپاس دەکەین. کاکە زەحمەت نەبێ وەڵی کێشەیەکمانە بوو لە خەستخانەی فێرکاری لە سلێمانی. بەڵێ. برایەکم عملیات کرابوو دەستی ما عملیاتکردن جاوەکو ناڕەزایی بە کەناڵەکەی ئێوەی ڕاگەێنم. بەڵێ. لە 2010 نەشەگەریمان بۆی کرد ئیجار ئەبێ ساڵەتر بێنێ و پلاتینەکەی دەرەکەین. هەتا چوارشەمەی ڕابردوو منیان بردووە هاوردووە کە پلاتینەکەی دەرکەین مانگردنیان دەستێ کردبووتر ئەو عملیاتیان بۆمان نەکرد تێنی ئەو چوارشەمەکەی کێوەرەوە چوارشەمەکەی کێ ڕۆی مۆسی حەتا ئەویان بە من کرد. یعنی ئەو خەڵکە گوناحی چی ئاوان پێکەن لەبەر ئەوەی ئیش بۆ ئەو خەڵکە ناکەن ئەمە خەتای چییە خەتای ئەو دکتۆرانەیان خەتای حکومەتە. سپاس بۆ کاک مهەنەد لە کەرکووک بەڵێ سەرتیب لە چەمچەمان فەرموو کاک سەرتیب. زۆر سپاس دەکەین کاک سەرتیب فەرموو. برای بەڕێزم فەرمووبی ئەمسال زیاد بێ ئەڵێم تەلەڤیزۆنم لا نییە تەوەری ئەمڕۆمان لەسەر چییە برای بەڕێزم. کاک سەرتیب تەوەری ئەمڕۆ هەینیە کراوەیە دەتوانین لەسەر هەر بابەتێک قسە بکەی فەرموو. لەسەر هەر بابەتێ وەڵا من دەربارەی نەخۆش لەسەر و دکتۆر و ئەو وەزعی کە ئێستا لە کوردستانە هەیە ئەمەوێ بە شتێک بەشداری بکەم. بەڵێ فەرموو. برایانی کارمەند و دکتۆر و پەرستیاریان ناڕەزان و لە 150 دەرماڵەیان بۆ سەرف کراوە بەڵام ئەوان ڕەخنە لە دەسەڵاتەگرن و خۆیان بە مەغدور ئەزانن بەڵام با ئەوانیش بە خۆیانە بشنەوە 20 ساڵە دەرمانی فایلی ئێرانی و تورکی لە گیانی ئەو میلەتە ستەم ددەیە ساق ئەکەنەوە بەڕاستی ئەخۆی چۆن ئەی ئێمە نابێت تەماشا بکەین ئەی نابێ ئەو هەموو نەخۆشخانانەی کە بە ناوی مستەشفای ئەهلیەوە کراوەتەوە وەکومەیانی هاژاڵەکان مەعمەلە و مەزایدە لەسەر ڕوحی تاکی ئەو کۆمەڵگایە ئەکەن بە ناوی چارەسەر و عیلاجەوە. من لەگەڵ ڕێزما دکتۆر بە معنا مەفهومەکەی یعنی مەلایکەتی ڕەحمەت بەڵام بەداخەوە چارەسەر لای ئێمە بووە بە تجارەت بووە بە بازرگانی بووە بە خوێنمژین. من پێیان ئەڵێم تۆزێک بەزەیتان بەو میلەتەیە بێ ئەو پارەی کە ئێواران ئەیبنەوە بۆ ماڵ خۆتان لەگەڵ نەفسی خۆتانە محاسبەیەکی نەفسی خۆتان بکەن تا چەند حەڵاڵە و تا چەند حرامە و تاکەی ئەم خوێنمژینەوە و تاکەی ئەم بێسەرەوبەرەیە و من داوا لە بەڕێز دکتۆری تەندروستی هەرێمی کوردستانیش ئەەکەم یاسایەک بۆ ئەم بێسنووریەی لە کوردستان لە هەرێمی کوردستانە دابنیە هەر مستەشفایەک و هەر دکتۆریەک و هەر لایەنێک بە ئارەزوو خۆی مەعاملە بە ڕوخی تاکی ئەم کۆمەڵگایەوە نەکا بەڵاستی خەڵکێک هەیە زۆر گرفتارە بەدەست دکتۆر و سەرەسەری دکتۆر و دەرمانکڕی سەیدەلیەکانەوە بەڕاستی ئەمە ڕاست نییە وەسپاس بۆ تەوەرەکەشی هیوادارم بەرتانگویان لە وتەکانم بێ و چارەسەرێک سنوورێک یاسایەک بۆ ئەم بێسەرەوبەرەیە دابنێ لە بواری چارەسەر و بەڵێ کاک سەرتیب زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سعدون لە هەولێر فەرموو کاک سعدون. باش وەرەزم زۆر سپاس کاک سعدون. سپاس کاکەوە ئەو تەوەرەکەەوە ئازادە هەست کەس دەکەیت خۆمز لە قسە دەکەونیا کاک سعدون تێنەگەیشتم. تەوەرەکەەوە ئازادە یعنی بەکەیت خۆی کابرا قسە بەڵێ تەوەرەکە کراوەیە بەڵێ کاک سعدون فەرموو. وەڵای شەباب بۆ خۆم چووکەوە ئازادە تەوەرەکە قسەی خۆم بکەم مەسەلەی پێشمەرگە قسەوەکە هەم پێشمەرگەمە معاشم کەمە پۆلیس معاشم کەمە تەندروستی معاشم کەمە ئەی باشە ئێستا بەسەر پێشمەرگە ئێستا ئەمە پێشمەرگای دێتیاکەنە سەرباز مەسەلەن بڵێ هەر پێشمەرگەی 2 ساڵ سەربازی خۆی بکاتەوە ماڵم بەڵێ لە حاضر لە پێشمەرگانە سەربازی ئۆکسەری کەسیتە باز دەکەن ئەمە لەسەر باوەڕێش عەزەردینە هەموو داوا دەکەن من معاشم کەمە ئەو کەسانی کە دەخن کەوتۆ لە زادێکەتیە لە بازاری حەمەلاتی دەکەن هەم بازی دەکەن بێوانسی ئەگەر خۆچۆ سەری خۆیان بکەن ئەوانە ئێستا لانەشی بکەن لە خێر و هەیە قسای قسە دەکەن زای معاشان بکەن لە کاکەوانە وڵای معاشان ئەوەندە زۆرە بۆیە یعنی هەر لێگەرە بۆیە ئەوان دەکەن بەخوای تێر بوون لە تێر ئەوان دەکەن بە خەڵێکان لەوتەی هەر بوونە بەناو هاتووەوەدان دەستێت معاژێر و معاژدەدانیە و مادەگری و ماناگری و قسەکە هەر ئەوەندە بوتم بەس تەخیر و هەژارەکەوی لە بازاری حەمەلاتی نێژەکان ئەو بەدبەختەوە دیکە ئەیت بەخوای هەمووی مسؤول پشتەوە هەمووی جندیوار بێ بەس ئەمڕۆ نامچە بندیوارەکە ئەو معاشێر دەگری خوا ڕەزانێ
بەڵێ سپاس زۆر سپاس بۆ کاک سعدون لە هەولێر. شۆڕش لە سلێمانی فەرموو کاک شۆڕش. کاتێک باش بەڕێزم. زۆر سپاس. سپاس بۆ بەرنامەکەتان. گەلێک سپاس دەکەین. بەڵێ فەرموو. هەرە بەرنامەکە کراوە ئەمڕۆ. بەڵێ. وەڵام من سەبارەت بە دەسەڵات لە هەرێمی کوردستانە قساکەم. ئەوە کە ئەنجومەنی ئاسایشیان دروست کردووە کوڕەکەی سەرۆکی هەرێم بۆ بەڕاوەشکاریەوە ئەنجومەنە. ئەمە ئەوە گەیەنێت دەسەڵات لە هەرێمی کوردستانە بەرەو دیکتاتۆریەت ئەڕوا. بەڕاستی ئەمە ئەگەر سنوورێکی بۆ دانەنوێت یعنی لە سەردەمی سەدام حوسێن خراپتر ئەبێت. ئەوە تا سەرۆکی هەرێم خۆی سەرۆکی هەموو هێزە چەکدارەکانە، برازاکەی سەرۆکی حکوومەتە، کوڕەکەی سەرۆکی هەموو بڵێن پاراستن و ئاژانسیپا ئەمانەیە. بەڕاستی ئەمە هەمووە ئەکات هەموو دەسەڵاتی هەرێمی کوردستان لە یەک بنەماڵاکۆ ئەبێتەوە. جەنابی سەرۆکی هەرێم ئەڵێ مالکی دیکتاتۆرە. بەڕاستی دیکتاتۆریەت نازانم دیکتاتۆر ئەگەر ئەمە نەبێت لە هەرێمی کوردستانە ئیتر دیکتاتۆریەت کامەیە. هەموو دەسەڵاتەکان لە یەک بنەماڵاکۆ بۆتەوە. نەوت بەدەستی ئەوانەوەیە، پارە بەدەستی ئەوانەوەیە، هێزی چەکدار بەدەستی ئەوانەوەیە، بە ئارزوی خۆیان لە هەڵبژاردنا کە زیرات ئەکەن. چی بیانێ ئەیەکەن کورد. بەڕاستی حەقە میلەتی کورد جەماوەری کوردستان ئەمە قبول نەکا. هەمووی بڕژێتە سەر شەقامەکان، بڕژێتە سەر جادە. ئەگەر ئەمە قبول بکرێت دیکتاتۆریەتێکی وا لە کوردستانە دروست ئەبێت لە دیکتاتۆری لەوەی سەدام حوسێن زۆر خراپتر ئەبێت. سپاس بۆ کاک شۆڕش لە سلێمانی. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ دایکی ڤان لە سلێمانی. دایکی ڤان لە سلێمانی. زۆر سپاس دایکی ڤان. زەحمەت قەندی قساکەم بەڵام تا قسەکەم مەبڕن. فەرموو. ئێستا بەڕێزێک لە هەولێرەوە ناماقۆڵیەکی کرد ئەڵێ جاشی سیەکی ئات بەڵام خۆی داوەشێ باسیەکە ئەوە جاسی مالکیە. تکایە دایکی ڤان. گوێ بگرە. من نەمێش ئەویش قسەکانی خۆی بکە. من نەمێش ئەویش قسەکانی خۆی بکە. ئەوەی قسە بە پارسی ئەڵێ هەتا سەری هەڵەگرێ ناماقۆڵی کرد. باشە؟ دایکی ڤان با بەو زمانە قسە نەکەین تۆزێ تووڕێیەکەت کەم کەرەوە من ڕێگەم نەدا ئەویش قسەکانی خۆی تەواوکەوە ناشمانەوە کەس بەو زمانە قسە بکە. فەرموو. هەندێک کەس دێنە سەر خەت لە حەدیان کڕۆتە دەرەوە. جارێکە ئەوان پارسی خەباتیانە کرد بەڕێزی لەکوێ بوو؟ هابەت ئەو پرسیاری لێ بکەم بڵۆ جەنابێ لەکوێ بووی؟ وەختێکە سەرۆک بەرزانی پێشمەرگە بوو لەو شاخە حەدایگیشی لەدایک نەبووە. زۆر عیبە بۆ ئەوان زۆر داوەشێن باشترە. ئەو خۆیان جاشی مالی. دایکی ڤان با بەو زمانە قسە نەکەین. تکایە ئێمە پەیوەندەکەت قەتە ناکەین بۆ ئەوەی قسەی خۆت کەی بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە هێرشکەینە سەر یەکتر با بۆ زمانە قسە نەکەین. هەموو ڕۆژێک ئەمە ناچارین لەبەرەوەی فیلتەرێک نییە بەڕێزان بۆ وەرگرتنی پەیوەندەکان بەو شێوەیە قسە دەکرێت بەڵام هیوادارین با بەو زمانە قسە نەکەین بۆ ئەوەی بتوانین تەنانەت زۆر جار ڕەخنە گیراوە لەلایەنەکان ئێمە ڕێگەمان پێداون بەڵام بەو شێوەیە نەبێت کە هەندێک کەس وەڵامی یەکتر بدەنەوە پێیان ناخۆش بێ. بڵێ غەریب لە سێ سادەق کە دوا پەیوەندیمانە فەرموو کاک غەریب. ئەم کاتێ باش. زۆر سپاس کاک غەریب. چۆنی برا ئەحواڵە باشی؟ زۆر سپاس دەکەم. کاکە هەموو کەسێک لێی لە حکوومەتەکە حکوومەت چی بکات بۆ ئەو خەڵکە بەو جۆرەیە. من نەخۆشێکم برد بۆ خەستەخانەی شەوکەت لە سەیسایەق. شەوکەتی حاجی مشیر لە سەیسایەق. شەوێ دوو دانە سەعات گەڕاومە دوای دکتۆر خەفەر بووە سێرەکەم چۆ بە دەوامی خۆی دەوامەکەی خۆی جێڵاوە. بەڵێ. ئەخی معقولە چەکان هەموو ئاگرین لە حکوومەتەکە حکوومەتەوەی بۆ نەکردین حکوومەتەوەی بۆ نەکردین. کورە بابە ئەو خەفەر بووە لە خەستەخانەکەی خۆی. نانی ناڵم لەبەرەوەی کە نەڵیت حاڵان سادەکەی پێشکان ناوەکەی هەڵێم. با ناڵێن کاک غەریب. نەخۆشەکەم کەوت لە خەتەرە بردوومەتە بۆ خەستەخانەی لە سێساکی چاوە نەکرا بردووم بۆ سلێمانی تێکە نیم سەعات نەگەیشتا تێدا ئەم نەخۆشە گیان گرزە تایتە دوو نەخۆشوان سوپڕی کردووە داواکارم لە حکوومەت کە چاک بەو مەسەلانە بکشێن و هەر داواکەن و پارەمان بۆ زیاکەن. بابە تۆ نەخۆشەکە ئەهێنم بۆ لات داواکارم چارەسەری بۆ بکەیت کە سەرەکەم دەسیم بێک هەڵات چۆ بۆ دەوامی خۆی بۆ خەستەخانەکەی بۆ عادی ئێوارە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک غەریب لە سێ سادەقەوە کە دوا پەیوەندیمان بوو سبەینێ چاوەڕوان من لەگەڵتان دەبین هەر لە خۆشیدا بن وەڕێزان.